هاوڕێیان حەزەکەن چیرۆکێکتان بۆ بژێڕمەوە؟ حەزەکەن یان نا؟ ماشەڵڵا من مەلەوان بووم. پاشان کوڕەکانی تیپەکەمان ئەیانوت معەزەمی تۆ بۆچی ئەوەندە زۆرمان لێ یەکەیت؟ وتم کەی زۆرم لێ کردوون؟ بۆ نمونە پێیانەوتین 700 مەتر مەلە بکەن. من لە کۆتاییەکەیە باشتر و بەهێزتر مەلەمە کرد. لە کاتێکە ئەوان چیانە کرد؟ ماندوو ئەبوون. ئەیانوت تۆ خێرامە لە ئەکەیت، ئێمەش دەبێت خێرامە لە بکەین. ماندوو ئەبین پەلەمان چییە؟ ڕاهێنەرەکەمان پێمانەڵێت دووبارە مەلە بکەنەوە. پاشان من زانیم و بۆم دەرکەوت کە جیاوازیەک لە نێوان من و هاوڕێکان مایە. من ئەموت 700 مەتر ئەگەر درێژی حەوزەکە 25 مەتر بێت 4 جار ئەکاتە 100 مەتر، حەوت چواری 28 جار، ئێمە ئەبوو 28 جار بە درێژای حەوزەکە مەلە بکەین. من کاتێک مەلەمە کرد ئەموت 28، کاتێکە گەیشتمە ئەوبەر ئەموت 27، ئەگەڕامەوە 26 25. هەرچی لە کۆتایی نزیک ئەبوومەوە چی بوو؟ ژمارەکان کەمترە بوون. 3 2 1 کاتێک ئەگەیشتمە 1 خێراترە بوو، بەڵام هاوکارەکانم هاوڕێکانم کابرەکانم ئەنوت 25. 25 جار ڕۆیشتوم و ئیتر توانام نەما 26 27. لەبیرت بێت بۆ ئامانجەکانت ژمارەی پێچەوانە دابنێ تا سەرکەوتنت نیشان بات نەوە کۆتایی ڕێگاکە. چەندێکت ئەنجام داوە، چەندێکی ماوە، هیچی نەماوە. هەرەمە هەرم بیرکردنەوە استراتیژیەکە ئەبێتە هۆی ئەوەی چێژ وەربگریت لە کارەکەت.